ڕۆژی 3 ئابی 2014 یەکێک بوو لە ڕۆژە ڕەشەشومەکان کە بەسەر گەلی کورد بە شێوەیەکی گشتی هات بە تایبەتی بەسەر کوردانی ئێزیدی، چونکە ئەو ڕۆژە هەفتە و چوارەمین فەرمان بوو کە بریتیە فەرمانەکان دژی کۆمەلگای ئێزیدی بریتیە لە هەڵمەتی جینۆساید دژ بە ئێزیدیەکان کە 73 جاری تر لە مێژووی ئەوانە لەم ناوچەیە دووبارە بۆتەوە. بۆیە ڕۆژێکی زۆر قرس بوو بۆ هەموو تاکێکی خەڵکی کوردستان کە بە تایبەتی بۆ ئێزیدیەکان و کوردن کەتیایە ژمارەیەکی زۆر زیاتر لە 7,000 کەس بێسەر و شوێن بوو، گەنج و مناڵ و کچ و پیر و بە سەدەهایان لێ کوشتن بە هەزارەهایان لێ شەهیدکردن لە هەمان کاتە. بۆیە بەڕاستی یەکێکە لە ڕۆژە قورسەکان بۆ گەلی کورد، بەڵام ڕۆژێکی ڕەشیشە لە مێژووی کۆمەلگای بەشەریاتە بە سەدەی 21 و لە سەردەمی تەکنەلۆجیادا جارێکی تر خەڵک بە بەرچاوی دنیا و جینۆساید بکرێت. کاتێکە هەڵمەتەکە دەستی پێکرد ڕۆژی 3/8 بۆ سەر شنگال و بۆ گوندەکانی دەوروبەری شنگال، ئەوە بوو داعش هەرچی دەستی خۆی نەگرتەوە لەوەی کە ئەوەی توانی لە پیاوانی گەنج بیان کوژێ، ژنەکانیان هەموو گرت. پاش ڕۆژێک هەمان ڕۆژ ئەوەی کە چیرۆکەکانی کە کچەکان ئەیگێڕنەوە، هەمان ڕۆژ هەموو کچ و ژنەکانیان بردوتە قوتابخانەیەک لە بەتایبەتیوانەی کۆچۆ، ژن و پیاوەکانیان لە یەکتری جیا کردوتەوە، پیر و گەنجەکانیان جیا کردوتەوە. هەرچی کچێکی گەنجە هەرچی مناڵە بردویانە لەگەڵ خۆیانە وەکو کۆی لە مامەڵەیان پێکردون. باقی خەڵکەکەی تر ئەوەی کەتوانی دەربچێ فرسەتی بۆ هەبوو بۆی ڕێکەوت پێشەوەی داعش گاتە سەر ماڵەکەی دەربچەیان لە شەڕێکی قورسا لەگەڵ داعشاتوانی دەربچێت. ئەوانە ڕوویان کردە چیای شنگال بە دەرەجە یەکەم، هەروەها لە ڕۆژەکانی داهاتووشا وردەوردا ئەوەی گەیشتە سەر چیای شنگال توانی زۆرێک نەیتوانی بگاتە سەر چیای شنگال بەرەو شارەکانی دهۆک و ناوچەکانی هەرێمی کوردستان ئاوارە بوون لە بارودۆخێکی زۆر قورسا بوون. بەڕاستیش لە هیچ ڕوویەکەوە نا خەڵکی شنگال ئەوانەی بە تایبەتی ئێزیدیەکان نە ئەو هێزانەی لەوێ بوون کەس ئامادە نەبوو بۆ شەڕێکی ئاوا قورس، چونکە داعش کە هات بە چەک و تەقەمەنی و تازەترین جۆری چەکەوە هات کە حکوومەتی ئەمریکا بە عێراقی فرۆشتە بوو لە مووسڵ داعش دەستی بەسەراگرت، بەرامبەر بەوەش نە خەڵکی سیڤیل ئەو چەکەی هەبوو، نە هێزە چەکدارەکانی عێراق، نە هێزی پێشمەرگەکە لێ کەس ئەوەی نەبوو. بۆی ڕوبەڕووبوونەوەی داعش زۆر قرس بوو. خەڵکەکە هەمووی ئەوەی کە لە دەستیان دەرچوو توانی ڕابکات خۆی بگەێنێتە بۆ چیاکانی چیای شنگال یان ناوچەکانی هەرێمی کوردستان کە من شاهێدی ئەوەم لەسەر جادە خەڵک کەوتبوو لە بندارەکانە، لەسەر شەقاکان، لەناو قوتابخانەکان، لە بن جسرەکانە، لەناو ئەو خانوانێکە هەیکەل و تەواو نەکرابوون. دیمەنێکی زۆر قورس کە بەڕاستی ناخەژێنە، شەرم ئینسان شەرمی لە مرۆڤبوونی خۆی ئەکرد کە ئەو مەنزەرانەی ئەبینی بەبێ هیچ شتێک، بەبێ خواردن، بەبێ جلوبەرێک بە پێکوتی گەشتبوونە ئەم جێگایانە، بەڕاستی دیمەنێکی هەتا بڵێ قورس بوو هەرگیز لە بیرمان ناچێتەوە. چەند ئامانجێکی هەبوویەکێک لەوانە ئەیویست کەرامەتی کۆمەلگای ئێزیدی بشکێنێ لە ڕێگەی بە کۆی لەکردن و دەستدرێژیکردنە سەر کچەکانی سەرکچان و ژنانی ئێزیدی، چونکە هەمووان ئەزانین لە کۆمەلگا تەقلیدەکانی وەکو ئێمەیە ژن شەرەفی کۆمەلگایە، ژن شەرەفی خێزانە، بۆیە ئەویستەوە نقطە حساسەوە ئینسانیەت و کەرامەتی کۆمەلگای ئێزیدی بشکێنێ. بەشێکی تریشی ئەیویست ئەوانە زۆریان گەنج بوون، بەرنامەکەی ئەوە بووکە بڵێن غەسل دەماغیان بۆ بکاو بیان کات بە موسڵمان، زۆریان لێ بکا بە موسڵمان، و ئەوەشی کرد هەموو ئێزیدیانی لەوێ بوون زۆری لێکردن لەژێر هەڕەشەیەکی قورس و کوشتنە، زۆریانی ناچار کرد بە سەرزارێکی کە ببنە موسڵمان بۆ ئەوان پێیانوە بوو بەنسبەت داعش پێیوا بوو ئینجازێکی گەورەیە. ڕاستێکی ئەوەی لەوەی لە ماوەی ئەو ساڵانەی کە کچەکان لە دەستی داعشا بوون ئەوەندە خراپ مامەڵەیان لەگەڵاکرا بوو، هەموویان تووشی سەدمە بوونەتەوە، تووشی ترۆما بوونەتەوە کە گەڕانەوە بۆ کوردستان. ئێستاش کە بەردەوامە بێگومان وەکو ئاگادارن بە بەردەوامی
فترە جار هەندی یەک کەس دوو کەس یا گروپێکی بچووک بە بەردەوامی ئەگەڕێنەوە ئەوانە لە بارودۆخێکی نەفسی ئەجگار خراپان تووشی سەدمە بوون هیچ هیوایەکیان بە جای هەندێکیان هەیە هیوای بە ژیان نەماوە هەندێکیان هەیە ڕەنگە پێی وابێ ئەمەلێکی گەورەیە کە ڕزگارە بێ بەس پاش ماوەیە کە ئەبینێت هەر بارودۆخی ئارام نییە و لە ناو خێمەیە ئاژی لە بارودۆخێکی ئابووری و تەندروستی و توزانم کەڵتوری خراپە ئەژی دیسانەوە سەدمەی بۆیەتەوە بۆیە لە بارودۆخەکەیاندا هەموو ڕوویەکەوە ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستی و خزمەتگوزاری بەڕاستی زۆر خراپە ئەوەی کە بۆیان کراوە لەلایەن کۆمەڵێک لە ڕێکخراوی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی ژنان کە لە هەرێمی کوردستان بەتایبەتی کە لە ناوچەی دهۆک و ئەو ناوچانی کە خێمەکە کە بڵێن ئۆرتوگاکانی لێە کارەکەن و هەروەها هەندێک خزمەتگوزاری ئەمنی و ئەمانەشکە دامەدەستگاکانی تەندروستی و خوێندن و ئەمنی حکوومەتی هەرێمی کوردستان دابینەکە ئەمانە هەیە بەرنامەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکان و دەوڵەتەکان بەسەر چەند مەلەفێک ئیشەکەن لەگەڵیان بنیادنانەوەیانە هێورکردنەوەی دەرونیانە بۆیە زۆر خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و دۆزینەوەی فرسەتی کار بۆیان بەردەوام بوون لە خوێندن بۆ هەندێکیان دەتوانن هەندێک پێداویستی داوێنکردنی پێداویستێ تەندروستیەکانیان ئەمانەیان بۆ دابینەکرد ڕاستی توانای ڕێکخراوەکان چ لە ڕووی توانای بەشەری توانای مادی تەنانەت توانای ڕێکخراو نێودەوڵەتەکانیش کە ئێستا لەو ناوچانە ماون ئیشەکان زۆر کەمترە لە حجمی کێشەکە لە گەورەی کێشەکە لە گەورەی پێداویستیەکان بۆیە من ناڵم شت نەکراوە زۆر کراوە ئێمەش ڕێکخراوی ئێمە لە 2014 ئیشەکەین لە دهۆک و لە کەمپەکان لەوانەیە کە ئێزیدەکان لێ ئاوارن بەڵام لە بەرەوەی وتم ژمارەکەوەندە زۆرە ئەوەی کە کراوە زۆر کەمترە لەوەی کە کۆمەڵگاکە پێویستێتی بۆی ئەم ئیشانە ئەکرێت بۆ کۆمەڵگای ئێزیدی بۆ ژنانی ئێزیدی بۆی وردەوردا ببنەوە هێور ببنەوە کەسێکی ئاکتیڤ لە کۆمەڵگای خوان طبعاً زۆر شتی تریش هەیە لەوانەیە کە تواناسازی بۆ کۆمەڵێک لە کچەکان کراوە هەندێکیان لە قۆناغی ئەوەی نییە کە هەر خەفەت بخوا بگری دەرچووە لە ڕێگەی ئەو پرۆگرامانەی کە هاوکاری کرا بۆ کەسێکی سەرکردن لە کۆمەڵگاکەی خۆی ئێستا کارەکە بۆ کۆمەڵگای ئێزیدی لەسەر ئاستێکی نێودەوڵەتی لەسەر ئاستێکی خۆی باس لە قەزەی ئێزیدیەکایەوێ سەرنجی دەوروبەر ڕابکێشە بە مەسەلەی ئێزیدیدا کۆچەکە لە مافێنسیەکە ئێمەی ژنان یان چالاکوانانی ژنان ئەوەی دەتوانامانە هەیە بکەین بۆ گەڕانەوەی ئەو ژنە قچا گەنجانەی کە لە دەستی داعشانیان ئێستا لە کەمپەکانی ڕۆژئاوای کوردستانن یا لە ناوچە جیاجیەکانی ژێردەسەڵاتی تووشیان ڕاستێکەوەی ئێمە دەتوانامانە هەیە بکەین ئەدڤۆکەسیکردنە قسەکردنە گەیاندنی ئەم پێداویستی گەڕانەوەی ئەو کەسانەیە بۆ ناو کۆمەڵگاکانی خۆیان لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەوە توانا و ئیشی چالاکوانانی ژنانە ئێمە نەدەسەڵاتمان هەیە نە ئەمنمان هەیە نە پارەمان هەیە بتوانین بکەین بەڵام ئەوەی ئەکرێت زۆر لایەنی تر هاوکارە بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان هێزەکان هێزە کوردستانەکان هێزی کورد لەوێ حکوومەتی خۆجێیی پێدە ئەمانە بەڕاستی هاوکارێکی گەورەن بۆ لە کاتی خۆیان بۆ ڕزگارکردنی داعش و لە ئێستاشا بۆ هاوکاریکردن و هێنانە دەرەوەیان لە کەمپی هۆڵ بە هەمان شت لێرە لە هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و لە ڕووی هەندێک پێداویستی لۆجیستیەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە لە میدیاکان گوێمان لێ ئەبێ باس ئەکرێت کە هاوکاری ئەکات بۆ هێنانەوەی کچەکان ئیتر پێم وایە ڕەنگە هەماهەنگی لە نێوان لایەنە جیاجیەکانە هەبێ بە تەسەووری من چونکە لە هەر لایەنێک لە هەر بەشێکی کوردستان توانایان هەیە کەسەکان بگەێنە جێگایەک ڕزگاربووەکان و لایەنێکی ترێگەێنێتەوە کە سوکاریان بۆیە بە تەسەووری من هەماهەنگیەکی باش هەیە لەلایەن خەڵکان کەسایەتی هێزە کوردستانیەکان هێزە کوردیەکان چ لە باشووری کوردستان بەیان لە ڕۆژاوای کوردستان بەیان لە شنگال بن جۆرێک هەماهەنگی هەیە بۆ هێنانەوە ڕزگارکردنی ئەو کچانە بەڵام تا ئێستاش ژمارەیەکی زۆریان هەرماوە نزیکەی ڕەنگە
2000 کەسێک یا کەمتر لە 2000 کەس کە تا ئێستا چاوەڕێ ئەکرێ مابن و لەو ناوچانن یان لە کەمپی هۆڵن یان ئەوە تا لەو ناوچانێک کە لەژێر دەسەڵاتی تورکیان یان ڕەنگە لە تورکیا بوون یان ئەو شوێنانی ترکە داعش کاتی خۆی بردوونی بەداخەوە. بەڵێ یەکێک لە ئاساوارە قورس و گەورەکانی جینۆسایدی ئێزیدیەکان لەسەر دەستی داعش ئەوە بوو کە ژمارەیەکی زۆر منداڵ لەدایک بوون لە ئەنجامی شەڕ لەلایەن دایکی منداڵەکە دایکی ئێزیدی و باوکی نەناسراوەکەکەیە. بۆیە ئەوانە کێشەیەکی گەورەیان هەیە. یەکێک لە کێشە بێت لەوان بەڕاستی کۆمەڵێکی زۆریش منداڵ لەدایک بوو کە هەر مسلمانن و عەرەبن، هەر لە پیاوێکی داعش لە نەتیجەی دەستدرێژی بێ یان لە نەتیجەی زەواجێکی بە زۆر بێ، لە هەموو ئەوانە کۆمەڵێکی زۆر منداڵ لەدایک بووە لە ئەنجامی شەڕی داعش بە کورتێکی بە پێکهاتی جیاوازەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانە. کێشە هەرە گەورەکە ئەوەیە بەنسبەت پێکهاتە ئاینەکانی تر لە عێراقا یاسا ئەو مناڵەی لە باوکێکی مسلمان لەدایک بێ بە شێوازێکی ئۆتۆماتیکەوێتە مسلمانیان باوکیشی دیار نەبێ هەرە بێتە مسلمان. بۆیە هیچ یاسایەکمان نییە ماڵەوەکە لەسەر جێنۆساید و ئاسەوارەکانی جینۆساید بۆ ئەو مناڵانە کە دایکە بن لە کاتی شەڕە. وەکو ژمارە بە ساڵی 2019 وەزیری خارجی عێراق ئێعلانی کردوتی 4000 مناڵ لەدایک بووە لە نەتیجەی شەڕی داعش. بۆیە ژمارەکە زۆر زۆرە. بەڵام کێشەی گەورەی ئەوە منداڵانەی کە لەدایک بوون چ لە مووسڵن یا لە هەر جێگایەکی تر بن ئەوەیە کە هیچ دۆکمنتێکیان نییە کە هەیان بێ وەک ئەزانن ئەو کەسێک کە هەوی نەبێت دۆکمنتی فەرمی نەبێواتە بێبەشەکرێت لە خزمەتگوزاری تەندروستی، خزمەتگوزاری ئابووری، خزمەتگوزاری پەروەردەیمانە. ئێمە کۆمەڵێک ڕێکخراوە کۆمەڵێک چالاکوان لە ساڵی 2010 کەمپینێکمان ڕاگەیاندووە ناوی من ناوی دایکمە ئامانجی سەرێکی ئەو کەمپیناوەیە کە دایک مافی ئەوەی هەبێ ناوی خۆی مناڵەکەی. هەڵبەتە مەبەستمان کەمپینەکە ئێمە بۆ هەموو کەسێکە هەدەفمانەوەیە ئەمە بەشێکە لە مافی ژن کە دایک مناڵی هەمووان دەست خۆی هەڵەگرێ گەورەیەەکە مافی ئەوەی هەبێت لە ڕووی مافەوەکە ناوی خۆی بیاتە مناڵەکەی. بەشێکی تریش کاتێ باوکەکە دیار نەبێ باوکەکە لە کاتی شەڕا لە ناوچووبیان باوکەکە نێوی ئاعترافکە بە مناڵەکە لەبەر هۆکارێک بێت ئەو کاتە مناڵەکە هیچ هۆکارێک نابێت کە ناسنامەی نەبێت بۆیە دایکەکە ئەتوانێت ناوی خۆی بیاتێ. کەمپینەکەمان لە 2010 پرۆپۆزەڵەکەمان گەیاندووەتە پەرلەمانی عێراق و ئەدڤۆکەسی زۆرمان بۆ کردووە لەلایەنی ئاستێکی نێودەوڵەتی ئاستی ناوخۆی لە ئاستی پەرلەمانی عێراقا. پێویستەکە ژن بەتوانە بێت لە سەرجەم بوارەکانی ژیانە کەسێکی چالاک بێ بەشدار بێ لە بواری سەربازی لە بواری ئەمنی لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی لە سەرجەم بوارەکانە. بەڵام لە هەندێک جێگای ترکە ناوچەی شەڕا بۆ نمونە ڕۆژئاوای کوردستان لە پاڵ تواناسازی ژنان بۆ هەموو ئەو بوارانە کە زۆر چالاکن لەوێ بەپێی یاسا لە ڕۆژئاوای کوردستان ژنان و پیاوان ئیداری ڕۆژئاوای کوردستانەکەن. بەڵام لەوێرەوەشی کە ناوچەی شەڕیشە بە شێوازێکی لە ساڵی 2011 ژنان ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە ڕووی ئەمنیەوە. بۆیە هێزێکی گەورەی ژنان هەیە بەڕوبەڕووبوونەوەی هێزە تیرۆریستەکان، داعش، دوژمنەکانی تریگەلی کوردستان لەو ناوچەیە کە ئەوانە بەڕاستی جێگەی شانازی هەمومانن. جێگەی شانازی ئێمە ژنانی ڕۆژئاوا نەزرەی دنیایان گۆڕی بەرامبەر بەژن، نەزرەی پیاوی کوردیان گۆڕی بەرامبەر بەژن. ئەگەر ژن پێویست بکە و دەرفەتی هەبێ ئەتوانێت ئاکتەرێکی ئاسایی بێت لە کاریگەر بێت لە داپۆرچکردنی وڵات. بێگومان بۆکوتم بۆ هەرێمی کوردستان کە لەبینی نەش شەڕ نییە و شەڕ هەیە و شەڕیش نییە، ینی هەندێک ناوچەکانی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقان بە بەردەوامی جینۆساید بەرامبەریان ئەکرێت بە شێوازی جۆراوجۆر. بۆیە گرنگە ژن کەسایەتێکی بەهێزی هەبێ بەتوانە بێ تەنانەت لە ڕووی چەکداری و بۆ ئەو ژنانی کە توانایان هەیە و پێویستەکە یا حەزیان لێیە بەشداری هێز بکەن لە وەزارەت و لایەنە ئەمنیەکانە. ئێمە وەکو ژنان بەڕاستی زۆر هاانی ئەو پرۆسەیە یعنی زۆر هاانی ژنان یعنی زۆریش هان ئەدەین و فشار دروستەکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێت ژن بەڕاستی بەشدار بێت لە هێزە ئەمنیەکانە لە هێزەکانی پێشەوە بێت لە کاتێک ئاگەر کوردستان ڕۆڵی
هێرش و ناخۆشیەک بێتەوە بەڵام بێ وەزانی ئەوانە هەمووی پرۆسەیەکی دوور و درێژە بە تایبەتی لە شوێنێکە ئەگەر تا ڕادەیەک بارودۆختیایە ڕووی ئەمنیەوە ئاسایی تر بێ وەک لەوەی لە جێگایە کە بەڵام بەڕاستی ڕۆژئاوای کوردستان هێزی ژنان لە ڕۆژئاوای کوردستان ئەو جوانە ئاساییە سەرکەوتوین کە بە سەدەی بیستەمە ژنانی کوردستان پیشانی لە دنیای نێودەوڵەتیان ناو یەکێک بوون لەو هێزانەی بەڕاستی لە ڕۆژئاوای کوردستان ئەوان شوێنەری داعش بوون لە ڕۆژئاوای کوردستان